بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی ئازیز و خۆشەویست سڵاوی خوای گەورە و میهرەبانتان لەبێ خۆشحاڵین کە بە ئێوەی بەڕێز و ئازیز دەگەینەوە لە بەرنامەی باس و خواست. تەورەی ئەمڕۆمان ئابووری هەرێم لەبەر دەرگای سوخۆریدا. ئابووری پێکەنەرێکی سەرەکی و داینەمۆی بەگەڕخستنی تەواوی سێکتەر و ڕەگەزەکانی دیکەی ژیان و دەسەڵات و حکوومەتداریە. ئاڵوێر و بازرگانی شادەماری ئابووری و گەشەکردنی کشت و کاڵ و پیشەسازی و ناردنەدەرەوەی بەرهەم و کاڵاکان و ئاشناکردنی ئەوانی ترا بە داهێنان و خزمەتگوزاریەکانمان و ڕادەی پێشکەوتن و ئاستی ئاگای و هۆشیاری نەتەوەی دەگەێنێ. دەڕگەی هاوردەشەوە شمەک و کاڵاکان بە هاوڵاتیانی خۆت دەگەێنیت و سوودمەندیان دەکەی بە داهێنراوەکانی مرۆڤایەتی. ئایا ئابووری و بازرگانی ئێمە لەسەر چه سیستەمێک و مەزهەبێکی ئابووری بەڕێوە دەچێت؟ ئەو بابەتی ئەمڕۆ قسەی لەبارەوە دەکەین دیتە لە بوونی سوو ڕیبا لە بنەمای ئابووری و بازرگانی و ئاڵوێری ئێمەدا. بوونی سوو شتێکی سیستماتیک و بەرنامە بۆ داڕێژراوە یان هەروە شوێن کەوتوین و بەلای سەرمایەدار و بازرگانەکانمانەوە تەنها گرنگ دەستکەوتنی پارە و وەسەریەگنانی سامانە. ئێمە وەکو گەلێکی موسڵمان سوود تا چەند مەترسی هەیە لەسەر ئایندەی ئابووریمان. ئەو قازانجانەی لە بوونی سووە وەدەستێت چییە؟ وهروەها دەمانەوێت ئەوەش بپرسین کە زیانە نزیک و دوورەکانی سووە تا ڕیبا لەسەر ئاستی کۆمەڵایەتی ئابووری سیاسی فەرهەنگی و لەسەر تەواوی کایەکانی دیکەی ژیان چییە؟ بە میوانداری زۆر بەڕێز و خۆشەویست مامۆستا دڵشاد ئەحمەد شەریف ماستەر لە ئابووری و دارایی نێودوڵەتی گفتوگۆی ئەم بابەتە دەکەین. لەگەڵمان بن. مامۆستا گیان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەکەمان. زۆر سپاس بۆ بەڕێزشان بۆ دەرفەتەی ڕەخسانتان بۆ باسکردنی تاتوێکردنی ئەم بابەتە. زۆر سپاس ئەزێتان کێشاو لە شوێنێکی دوورەوە هاتوون. دەمانەوێت لەوە دەست پێ بکەین لەو پرسیارەوە دەست پێ بکەین کە سوو ڕیبا پێناسەکەی چییە؟ بەڵێ بسم الله والصلاة والسلام على رسول الله. سوو یان بە زاراوە عەرەبیەکەی کە پێی دەوترێت ڕیبا زێتر شایعە. بەڵێ مەبەستەکەی پێی زیادەیە لە زیادە چییە؟ دوو بەرامبەرێکی سێ بەرامبەرێکی بەرامبەر بە هەمان ڕێگەزی عەرزکراوە. بەڵێ لە ڕووی شەڕ ئەوە باز دەکات زیادە فی عەدەد. بەڵێ یعنی چ شمەک و کاڵاکان بێت چ بەها مادیەکان بێت بەهای نەختینێ و شمەک و خزمەتگوزاریانە بکە بە دینار کە بە دۆلار کە بە هەرێک لەو دراوە بیانیانە دەخەمڵێنرێ وەرگرتنی زیادە لەسەرەوانە. بۆ نمو لە شمەکان ئەگەر برنج زۆرێک برنج بگۆڕیەوە لەگە برنجێکتر زیاتی بەسەر وەرگری ئەوە دەبێتە ڕیبا. وەرگرتنی پارە دراوی عێراقی بۆ نمو درای ئێمە دراوی عێراقی دینارە. وەرگرتنی دینار بەرامبەر بە دینار بەزێتر. بۆنەوە چۆن کاتی خۆی دراوی ئاسن بە کاغەزە گۆڕدراوە 5 بە 6 و نازام 3 بە 4 بوون بابەتانە ینی هەمان ڕەگەز و هەمان جنسی دراو زیادەی لەسەر وەربژیە دەبێتە حەرام. هەموو بەرهەمێک چ شمەک و خزمەتگوزاریەکان بێت چ بەها نەختینەکان بێت دەچێتە بابی ڕیبا و ینی وەرگرتنی زیادە لە کەلوپەلێکی تایبەتمەند مەخسوس یەک جنس بێ هەمان جنسی دیاری کرا. هەمان جنسی دیاری کرا. زۆر باشە بەڵام ئێستا ئەوە نییە تۆ بڵێ کەسێک من 5,000 پێدەدەم لە بەرامبەردا 6,000 لێ وەردەگرمەوە. ئەم ئاڵوێرە دەکرێت بەڵام ئەمە چۆن دەکرێت ئێستا؟ شێوازەکانی ئەوەی کە ئێستا شایع لە ناو خەڵکدا لە کڕین و فرۆشتندا لە مامەڵەدا لە ئەقساط و لە قیستابدا کە دەکرێت ئەمە ئێستا ئەم بابەتە چۆن دەکرێت؟ دیارە بەکو جەناوت باست کرد لە شێوازی ئەقساط و ئەوانە دەکرێت لایەن کۆمپانیەکان و دەستگا بازرگانیەکانەوە کە لەگە هاوڵاتیانە دەکەن. ئەمە زیاتر باسی بابەتی بانکەکان دەکەین. بەڵێ کە بانکەکان ئەو کاری ڕیبەویە دەکەن زیاتر کە هەم قەرز دەدەن بە خەڵکی بە ڕیباوە هەم لە خەڵک وەردەگرن بە ڕیبا بەرامبەر بە ڕێژەیەکی دیاری کراوە. زۆر باشە. مامۆستا ئێمە بەرنامەکەمان ئەمڕۆ قسە دەکەین لەسەر ڕیبا و تەوەری بەرنامەکەشمان ئابووری هەرێمە لەبەر دەرگای سوخۆریدا. بەڵام پێشەوەی بچینە ناو ئەم بابەتانەوە دەمەوێت لە ڕووی زانستیەوە هەندێک باسی
سیستمی ئابووری بکەین یان زانستی ئابووری بکەین. زانستی ئابووری چییە؟ بۆی خەڵک بە شێوازێکی ئاسایی بیناسێ دواتر دەچینە سەر بابەتەکانی تر و بەزتر دەچینە سەر هۆکارێکی ئابووری بۆستاوای بۆ خەڵێنە سەکتەری ئابووری بڵێ بابسانی زانستی ئابووری چییە؟ زانستی ئابووری ئەو زانستی لە هەموو کار و ساڵەکانی مرۆڤ دەکۆڵێتەوە. هەرچی مرۆڤ هەر هەوڵێدا لە پێناو بەدەستێنانی پێداویستێکی پێدەوترێ زانستی ئابووری. یعنی زوڵانەوەیەک هەر داواکارێک هەر ئاسوکەوتێک هەر گفتارێک هەر ڕەفتارێک ئێمە وەکو زانستی ئابووری بە زانستی ئابووری زانین بۆ لەبەی هەوڵەکە لە پێناو بەدیهێنانی دەستخستنی بەرهەمێکە پڕکردنەوەی پێداویستێک لە پێداویستەکانە منداڵ شیرە خۆرەگەڵ لە سەر لانێک دەگریا لە سەرتاوە ئێمە بە زانستی ئابووری دەزانین لە بۆی داوای شیر دەکات پێداویستی چییە هەر کاتە پێداویستەکەی بۆ دابینکرا یعنی خواست و خستنە ڕۆکو جێبەجێبوو پێدەوترێت زانستی ئابووری. زانستی ئابووری کورد دەکرێتەوە لە خواست و خستنە ڕوو هەر کردارێک هەر کار و چالاکێک خواست و خستنە ڕوو تێدا بێ ئەوە بریتێ لە زانستی کەواتە هەموو جموجۆڵێکی مرۆڤەکان لە هەر ئاست و لە هەر قۆناغ و لە هەر سەردەم و بارەزروفێکدا بێ پەیوەستە بە زانستی ئابووری و زانستی ئابووری پێناسەیەکی هەیە بۆ ئەو دۆخە بۆ ئەو بارودۆخە. بەڵێ بەدەر نییە لە زانستی ئابووری هەر کار و سالاکێک هەر هەڵوێستێک هەموو کار و سالاکێک بۆ بەدەستێنانی چیە بەرهەممان یان شمەکمانەیان خزمەت گوزاریە بۆ چیە بۆ پڕکردنی پێداویستی لە پێداویستەکانی مرۆڤ کەواتە لە سەرتاوە مرۆڤ زانستی ئابووری پیادە کردووە ئەگەر وەکو زانستێکی سربەخۆنە ناسراوە وەکو ئادەم سمس کە باز دەکە لە ساڵی 1976 عالمی بەناوبانجی ئابووری ناس کە زانستی ئابووری ناساندووە بە زانستی ماڵداری بۆ دەڵێ ماڵداری ینی دابینکردنی پێداویستەکانی ماڵ چیە یان شمەکە یان خزمەت گوزاری بەچی بەدەستی دێنی بە ئاڵوێرە بازرگانیەکان بە ئاڵوێرەکانی کڕین فرۆشتن مامەلەکان کەواتە پڕکردنەوەی پێداویستیەکانی ماڵ کە دەڵێ ماڵ مەبەستی خێزانێک نییە مەبەستی لە ئاستی خێزانەکە تا ئاستی دەوڵەتداری هەمووەکو ئاستی خێزانێک هەمووەکو ڕێکخراوەیەک ڕێکخراوەی بەرهەمێنی بێ خزمەت گوزاری بێ تا دەگاتە ئاستی دەوڵەت تا دەگاتە ئاستی وڵاتێکی وەکو ئەمریکا کە لە چەندان ویلایەت پێکاتوە هەمووی هەر بریتێ لە چی هەمووی هەبریتێ لە ماڵداری سۆنیەتی دابینکردنی پێداویستی ئەو ماڵداریە بۆ خۆی زانستی ئابووریە. زانستی ئابووری لە چ دەکۆڵێتەوە زێتر زانستی ئابووری لە زۆری پێداویستیەکان لە چاو دەرامەتە کەمەکان لەبەر ئەوەی دایمەن پێداویستەکان ڕۆژ لە دوای ڕۆژ لە هەڵشاندان بۆ زۆربوونی ژمارەی دانیشتوان و زۆربوونی پێداویستیەکانی مرۆڤ بەهۆی پێشکەوتنی ژیانەوە تەکنۆلۆژیا کە دیارە ڕۆژ بە ڕۆژ ئەو پێداویستیانەی کە مرۆڤ لە بەری حەسێن و پێداویستەکانی مرۆڤ دابین دەکات لە گۆڕاندان بۆ دەبێش مرۆڤیش چ بکە بەدەستی بهێنێت کەواتە دارە داهاتەکەی دەرامەتەکەی کەمتر لەسا ئەو پێداویستیانە. زانستی ئابووری لەوە دەکۆڵێتەوە کە چۆن ئەو دوو خواست و خستنە ڕوا هاوسەنگ بکەی چۆن ئەنجامی بدەیت. زۆر باشە. مامۆستا ئێمە چەند مەزهەبێک چەند قوتابخانەیەک چەند سیستمێکمان هەیە بۆ ئابووری سیستمی سەرمایەداریمان هەیە سیستمی سۆسیالیستمان هەیە سیستمی تێکەڵمان هەیە و سیستمی ئیسلامیستمان هەیە. ئێمە دەمانهەوێ ئەگەر بە کورتیش بێت تیشکێک بخینە سەر ئەو قوتابخانانە و دوجار باز لەوەش دەکەین کە هەرێمی کوردستان ئێستا لە ژێر تیشکی کامی یەکێک لەو قوتابخانانەدایە یان تێکەڵە یان هەڕەمە چییە؟ بەست کام لەم سیستمانە دەگرێتەوە بڵێ سەرەتا دەمەوێت تیشکێک بخینە سەر یەکێک لەو قوتابخانانە بڵێ. دیارە نظامەکان سیستم ئابووریەکان بە شێوەیەکی گشتی 4 سیستمن بەدەر لە قۆناغەکانی چالاکی ئابووری قۆناغی کۆیلایەتی و دەرەبەگاتی تا دەگات ئەمانە بەڵام بۆ خۆی بە شێوەیەکی گشتی 4 سیستمانە سیستمی سۆسیالیستیمانەیە واتە ئیشتراکێت یعنی ئیشتراکی هەموو خەڵک لەو چالاکی ئابووری بەشداربوونی هەموو خەڵک بەستی چێ تەمسیلی قطاعی عام دەکات هەموو خەڵک دەکات دەوڵەت ینی هەموو شتێکی دەوڵەتە و هەموو مرۆڤەکانیش لێ سودمەندن زۆر بزەوە دوایە ینی دەوڵەت هەموو کار و سالاکیەکانی ئابووری لە ئەستۆی دەوڵەتە چۆن داهات کۆ دەکاتەوە چۆن دەیبەخشێتەوە کام لە کرد لە کەرتەکانی ئابووری گری و بایەخی زۆر هەیە بۆ پێشکەوتنی وڵات دەوڵەت پێی هەڵدەستێت نەخشە و پلانی تایبەتی خۆی بۆ دادەڕێژێ لە سەرەتاوە باز دەکات چۆن چ پێداویستیشتمان هەیە بۆ ساڵی داهاتوو بۆ نمونە لە ساڵی 2018 پێویستمان بە چییە؟ ئەجا دوو زۆر سیستممان هەیە بۆ ئەنجامدانی کار و سالاکیەکان سیستمی کۆن ئەوە بوو وەکو سیستمە نا لەبارەی ئێستای خۆمان کە چی دەکرد وەکو کوردەواری دەڵێ بەقەت بەڕێکەی خۆی پێڕادکێشا چەندی داهات هەبوو خەرجیەکانیشی پێداویستەکانی بەو شێوەیە دابینێ وەکو ئێستا دەبینی کە لە پەرلەمان کە بودجە
موافقەی لەسەر لەسەر ئاساسیە بوونی دەساتەکە و سەرمایەکەیە چەندی پارەیە بەو شێوە دەیبەخشێتەوە بەڵام سیستمی نوێی وڵاتانی پێشکەوتووانە زۆرێکەیە سەرەتا هەڵدەستێ بەچی بە دیاریکردنی پێداویستیەکانی وڵات هەموو وڵات چۆن لە ڕێگای پەرلەمانەوە بۆ دەوڵەت بۆ سوڵتەی تەنفیزی دیار لە چەند وەزارەتی بکاتەوە هەموو وەزارەتەکان بۆ چی دەنێرن بۆ مدیریەتەکانی خۆیان بۆ کەرت و بەشەکانی خۆیان بڵێ دواتر ئەوان دەڵێن لە ساڵی داهاتۆ پێویستمان بەوەندە کەلوپەلە پێویستمان بۆندە خزمەتگوزاریە پێویستمان بەوەیە ئەو پڕۆژێ بەرەو پێشبەرین پێداویستەکانمان ئەوە سەرنجام پێداویستەکان هەموو کۆ دەکرێتەوە دێتەوە بۆ دەوڵەتیش وەکو سیستمی جاری یەکەم سیستمی یەکەم ئەومان لەبیر چ باسکەین کاتێک کە داواکاریشی لێ دەکرێت پرس بە چێ دەکا پرس بە باخەڵەکەی دەکات بەجیرفانی خۆی دەکات بە وەزارەتی دارایی دەکات وەزارەتی دارایی ئەوەندە پێداویستیمانە چەندمان بۆ جێبەجێ دەکرێت ئەویش دەڵێ نمونە لە 100 کارمەندەکە دامەزرێت دەڵێ 70 دامەزرێت توانای زیاترمان نییە ئێستینا لەسەر وەزارەتی دارایی موافقە دەکات بەڵام سیستەمی نوێ وانە نەخێر سەرەتا پێداویستەکان هەموو کۆ دەکات پرس بە وەزارەتی دارایی ناکات چەند ماهەیە چەندمانی دەبێ هەیبێت پێداویستەکان هەموو کۆ دەکاتەوە دێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران لە پەرلەمان موافقەی لەسەر مسادقەی لەسەر دەکرێت ئەو پارەیە دەبێت دابین بکرێت ئەو داهاتە دەبێت دابین بکرێت بە هەر شێوێک ئەو جا دووار ڕێگاش چیە ئەگەر هەر نەیبوو دەبێت قەرز بکە بۆ لە پەرلەمانەوە لە وەزارەتی تەختیتەوە نەخشە پلانی بۆ چێشاوە کە لە ساڵی داهاتوو ئەگەر ئەم کەرتەیە بوونم لە وڵاتی ئێستای خۆمان کەرتی کشت و کاڵ گەورەترین بایەخی هەیە وڵاتی ئێمە بەچ ناسراوە ئێمەش بەس ئێستاش بەشێکین لە عێراق بیلاد ما بەینە نەهرین وڵاتی نێوان دوو ڕووبارەکە وڵاتێکی زراعین کشت و کاڵین ئەوەی لێ بێتەوە گرنج باخی کام سێکتەریان باەخی زۆرترا کەرتی گەشتیاری بە کەمترین تێسون زۆرترین داهاتوانی خۆی هەموو بنەما زانستیەکانی کەرتی گەشتیاریمان ئامادەیە باس دەیەوێت بسمیلای دەکەی وەکو کەرتی دەرهێنانەکەمان کە چەند ئاسانە دەست بکە ببنە ئەردا و نەوت دەرهێنەوە بیکە دۆلارەوە بیفرۆشەوە بەداخەوە کە وەکو بنەمایکی زانستی بەکار ناهێنرێ و پارەکەی لوژ دەکە دەڕاتە دەرەوە نازانێت چێ بەکاری دێنێ وەچ بەژۆندێ بەکاردێنە پارەکەی چی لێ دەکرێت و چۆن دێتەوە ناخۆ و دیارکە کەس ئاگاداری نییە مەبەستم کە نیزامی نوێی ئیقتصادی زانستی ئابووری نوێ بەم شێوەیە پیادەی دەکات زۆر باشە بەڵام بێنەوە سەر پرسیارەکەی خۆمان باسی وتمان سۆسیالیستی بکەین دوایی کەمێک باسی سەرمایەدی و 2000 نە هەستەکەم ئەوەندە پڕی لەم بارودۆخە لە ڕووی ئابووریەوە ئەوەندە ئەوەندە تەحەیوری یعنی نازانی لە چۆ دەست پێ بکەی و نازانی باسی چی بکەی و نازانی چۆن دەرونی خۆت هەڵڕێژی بڵێ لە سەقسەکەی جەنابەت لە لیقایەکی دوای ئینتیفازەکە 91 مقابلەی قاسماغایان کرد بەڵێ سەدام حوسێن دیاربەکەری دانیشت و پرسیار لێ کرد ئەویش بە سەدامی دەگوت سەیدی خەلینی ئەحکی ئانی جەریح حێل جەریح گەورم لێم گەڕێ با قسە ئەم بریندارم زۆر بریندار بەڵام قسەکەی جەنابەت ئەرێ وەڵا برینداری نازەی بە شوێ داخەکەدا هەڕێ زۆر باشە بابێنە سەر وەڵامی پرسیارەکەمان سیستمی هەر بە کورتی دوجار ئەمە باسی بارودۆخی ئێستا دەکەین و بارودۆخی ڕیبا و بازار ڕوانە بەس هەر بە کورتی حەزم کرد باسی سیستمەکان بکەین قوتابخانەکان بکەین عوسمان لە سۆسیالیستەوە بڵێ سۆسیالیستی دواستی سیستمی سەرمایەداری پێچەوانەکەی ئەوە 100% پێچەوانەی ئەوە ئەم جاریان سیستمی سەرمایەداری یعنی کەرتی تایبەت سەرمایەدار یعنی کەسانی خاوەن سەرمایە ئەوان بڕیار دەستن ئەوان باڵا دەستن قسەی ئەوان دەڕوات ئەوان کاری سەرمانانەوە و بازرگانی و هەموو لە هەموو سێکتەرەکانە کار دەکەن کەرتی سەرمایەداری ینی کەرتی تایبەت تاکەکان هەتا ئەو پەڕی سنوور دەتوانن سەرمایەدار بن دەتوانن چالاکی ئابووری و بازرگانی بکەن ئەنجام بەڵام لە وڵاتانی سەرمایەداری ئێستاگە نمونەی ئەمریکا بینەوە جیاوازەیەکی زۆری هەیە لەگەڵەوەی خۆماکە زۆری لە تێکەڵی نظامی تێکەڵەکەیە سەرمایەداریشە و سۆسیالیستیشە هەڵبەت لە هەموو وڵاتێک لە هەر شوێنێک سیستمی سەرمایەداریش جۆرێک لە یاسا و ڕێسای خۆی هەیە و بە یاسا ڕێکخراوە چۆن دەبێ بازرگان مامەڵە بکەوە چۆن ئەویان ئەمە بکانەوە بازرگانێک بتوانێت یان سەرمادارێک بتوانێت هەرچی سەروەتە ئەلغای بەڕێ و ڕۆسیلەکە لە پێناوی بەرژەوەندەکانی خۆدا هەموو شتێک لە ناوبەر ئەوە نییە بەڵکو دەتوانی سامان کۆکەوە بەڵام بە مەشروعی زۆر باشە جگە لە سەرمایەداری سیستمی سێمان هەیە تێکەڵ سیستمی تێکەڵەکەیش تێکەڵ لە کەرتی تایبەت و کەرتی سۆسیالیستی کەرتی گشتی بەڵێ کەرتی گشتی و کەرتی تایبەتی
سۆسیالیستی و سەرمایه‌داری زۆری سوارەمان هەیە یارکەتی تێکەڵش مەبەستی دەوڵەتداری بەڕێوەبردننی سێکتەرەکانی ئابووری هەندێکیان سەر بە کەرتی تایبەتن هەندێکیان سەر بە کەرتی گشتنەوە تا سۆسیالیستی و سەرمایه‌داری زۆری سوارەمان هەیە کەرتی سیستمی ئیسلامی دیاری لەسەر بنەماکانی شەرع لەسەر بنەمای قانون و سنت قورآن و سنت داڕێژراوە کە گەورەترین ئامێر و ئامرازێک کە بەکاری بێهێنی چیاویش زەکاتە بەکارهێنانی زەکاتە بۆ هاوسەنگکردن بۆ دابینکردنی عەدالەت کە کاریگەریشی زۆری هەیە ئەوە دەهێنێ کە بەحسێکی گەورەی لەسەر بنووسرێ چۆن زەکات وا دەکا عەدالەت بەرپاکە دیارە هەموو سیستمەکانی کۆمەڵگە هاوسەنگ کاتەوە زۆر بەڵێ چۆن وا دەکا عەدالەتی اجتماعی پێیاکە چۆن وا دەکا خۆشەویستی پەیداکە چۆن وا دەکا خەڵکی ئینتیمای هەبێ بۆ خاک و وڵاتەکەی خۆی چۆن وا دەکا خەڵک خۆشی بەو ژینگەیەدا بێ کە خۆشی بەو ژینگەیەدا حەز و ئارزوو پەیدا دەکات بیر داهێنانی دەبێت زۆر باشە تا ئێستا ئەوەی کە لە نێوان سۆسیالیستی و سەرمایه‌داری و تێکەڵدا یان با بڵێن سۆسیالیستی و سەرمایه‌داریدا زۆرینەی ئێستا زۆرینەی جیهان لەسەر کام سیستەمیان بەرقەرارە سەر کام سیستەمی ئابووری بەڕێوە سەرمایه‌داریە بەڵێ ئەویان پێشکەوتوترە لە سیستمی سۆسیالیستی بەڵێ قوربان عەرز دەکەم دوایتر باسی دەکەین کە چۆنە سیستمی سەرمایه‌داری پێمان وانە بێ کە سەرمایه‌داری کەسێکە و بە کەیفی خۆی تا و پەری سنوور بەپێی یاسا ڕێکخراوە بەپێی یاسا ڕێکخراوە کە چۆن لە چ بوارێکا سەرمانانەوە بکە زۆر باشە ئەو وڵاتانەی بە سوود وەردەگرن لە سیستمی تێکەڵ ئەو وڵاتانش لە ئێستادا زۆرن یان کەمن ئەوانیش زۆرن ئەویش دەتوانین برین نسبەیەکی زۆریان هەیە لە دوای نیزامی سەرمایه‌داری زۆر باشە سیستمی ئیسلامی ئێستا وڵاتمان هەیە سرف یان با بڵین بەش ڕادێکی بەرز بە سیستمی ئیسلامی مامەڵە بکات لە ڕووی نمونەی زیندومانە وڵاتی پێشکەوتومانە مالیزیا هیچێکە لە وڵاتانی لە مەغەڵەتمان لە هەشتاکان بەدواو کە یەکێک لە وڵاتە دواکەوتوەکان و وڵاتانی لە دوورگەیەکی دواکەوتووی زۆر نائیەوە بوو بە وڵاتێکی سنتەرێکی بازرگانی پێشکەوتووی جیهانی بەڵێ کەسایەتیەکی ئیسلامی کە بە دوو دەورەی پەرلەمانی توانی دەوڵەت بگەێنێتە ئەو ئاستەیە کە خستە خۆی لە قەرەی وڵاتە پیشسازی گەورەکان دەدات محەممەد مەهاتیر کە بۆ دوو دەورە کە جاری سێم ویستیان بیکەنەوە خەڵکی هاتنە سەرزادا وەکو ئێستای خۆمان کە وتیان دەبێ لە کورسەکە لابسێ نەخێر ئەوان وتیان دەبێ بێەوە سەر کورسەکەت پێویستیمان پێێتە بەڵێ نەخێرچوو حەزێکی کردەوە هاتەوە وتی ئەمن کورسەکەی و ئیشەکەی من تەواو ئەمن تاقەتم بەڵام ئەمن مستەشار و خەمخۆری ئێوە لەسەر کورسەکەی من دابنیژێ وەکو پۆزنا ئەمن هاوکار و هاوخەمی من هەرچی لە توانام دابێت درێخی ناکەم بەڵام ئەوەی ئەو کورسی من بێن نەخێر زیرێچکەی زۆرم پێگەیاندووە دەبێ ئەوان بێن ئەو کارە پیادە بکەن زۆر باشە بینەوە بۆ بابەتەکەی خۆمان کە باز لە ئەمڕۆ لە سوو لە ڕیبا دەکەین دەمانوێت بزانین ڕیبا لای خاوەن کتێبە ئاسمانەکان جوولەکە و مەسیحیەکان ئەوان چۆن مامەڵیان لەگەڵ ڕیبا کردووە ڕیبا لە ئاینەکانی ئەوان چۆنە چێ یەکەم جار لە ڕیبا لە لای چێ سەری هەڵداوە یەکەم جار و 2000 شستا معلومی زرابتە زۆربەی بانکە ڕیباویەکانی جیهان هەری یەهودیە مامەڵە بازرگانەکانی کە پێوە دەکەن لەسەر ئاساسی ڕیبا زۆربیانی یەهودیەکانە لە سەرتاوە هەر ئەوان پیادیان کردووە دیارە پێچەوانەی حەزرەتی موسی عەلەیهی سەلام کە لە تەوراتە هاتووە حرامە نەسی لەسەرکە ڕیبا حرامە بەڵام ئەوان کردویانە و وەکو بڕێ زۆر تاوتویان بۆ کردو فێڵیان تێدا کردووە 2000 هاتمە سەر ئەوەیان یەک لە پیاوە ئانیەکانیان باسی ئەوەی کردووە کە یەک لە ڕۆحبانەکانیان باسی ئەوەی کردووە لێ شێوان کە گوتێک ڕیبا بابەتێکە پەیوەندی بە غەیری جوولەکەوەیە تەنها جوولەکە لە بینی خۆمانە بیکەین کێشەیە بەڵام لەگە خەیری خۆمانە کێشەیەک نییە ئێمە گە لەگە مەسیحیەکە بیکەین زیادە و ڕیباش لێوەرگن ئەو ئاەتە شمولمان نەکە ئەو بابەتە شمولمان نەکە ئەو دینە ئاسمانی ئەوی لێ حرام نەکردوین نحن شعب الله المختار هەموو مرۆڤاتی لە خزمەتی ئێمەدایە زۆر باشە دەکرێت بڵین ئەو ڕیبایی کە بەڕێزت باسی دەکەیت جوولەکەکان هێناوێنە و لە ئێستاشدا زۆربەی سەرچاوە سەرمایه‌دارە گرنگەکانی دنیایان زۆربەی ئەو بانقانەی کە ئاڵوێری بازرگانی دەکەن کە دراو لە نێوان وڵاتاندا دێن و دەبن ئەوانن دەکرێت بڵین لە کورتترین پێناسەدا بۆ قۆڕەکردنی سەرمایە هەموو دنیای لە پێناوی خۆیاندا
یان ڕاکێشانی سەرمایە هەموو وڵاتانە بەلای خۆیاندا و زاڵکردنی دەسەڵاتی ئابووری و سیاسی و هەموو شتێکی خۆیانە بەسەر دنیادا هەر خۆی لەو ڕوانگەوە ئەو بۆ چون و تێڕوانین و ئەو کاریان ئەنجام داوە هەر بۆ نحن شعب الله المختارەکەیە بەچی بەس وەسیلەکان چ بووە وەسیلەکان پارەیە سەرمایە ڕەسمالە ڕەسمال ینی ژیان کوردەڵێ شەڕ بەشیر معاملە بەدراو بە پارە بڵێ دیکە دراو لە بەردەست و هێزی پارەتە بوو بەسەر هەموو کێشەکانی کەدا زاڵ دەبی کوردەڵێ نازم پارە کێشە لە ماڵ نایە لە شتێکی وا باز دەکا پندێکی هەمانەیە بەڵێ تۆگەر پارەت هەبوو دەتوانێت بەسەر هەموو کێشەکاندا زاڵ بێ هەموو ژیان هەموو ئێستا تەسیرەت لەسەر قەراری پەرلەمانی ئەمریکایە هەر بەهۆی چیوە هەر بەهۆی بوونی سەرمایەکەیەتی سەرمایە کاریگەریش سەرمایانی دین پارەم بەستی چییە پارەم بەستی بەهای نەختینەی شمەک و خزمەت گوزاریەکانە یعنی تۆ گەر پارەت هەبوو دەتوانی شمەکیش دابینکەی خزمەت گوزاریش پێداویستی مرۆڤیش سیارەوەن لە دوو بەدەر نییە یا شمەکە یا خزمەت گوزاریە کاریگەری هەیە لەسەر ژیانی هەموو جیهان بڵێ زۆر باشە دەمەوێت بپرسم هەڵویستی ئیسلام لەسەر ڕیبا بە پێی دەقە شەرعیەکان چۆن ئیسلام ڕوبەڕووی ڕیبا دەبێتەوە چۆن قەدەغەی دەکا و چۆن پێمان دەڵێ کە ئەگەر ئێوە گەلێک بن ڕیباخۆر بن سوخۆر بن بە ڕیبا کار بکەن ئابووریتان چی لێ دێ و ئەگەر بە ئاڵوێرێکی حەڵاڵ بازرگانێکی حەڵاڵ بکەن سیستم و لە ڕووی کۆمەڵایەتی و لە هەموو ڕووەکانەوە ئێوە چیتان لێ دێ کۆمەڵگا چی لێ دێ بڵێ وڵا دەقی قورئانی زۆر لەسەرە و تەشیرنەکانی پێغەمبەری خۆی زۆر لەسەرە ئەمە کورتەیە کەمیان لە باز دەکەین بەڵێ یەک لە ئاەتەکان قورئان دەفەرمێ یا أيها الذين آمنوا لا تأكلوا الربا أضعافا مضاعفة لێرەش باسی کرد ئیشارەی پێ کردووە ئەنی ڕیبا پێناسەیەکی بۆ ڕیبا کردووە أضعافا مضاعفة یعنی کەلوپەلێکی چەند جارەکی وەرگرتنی بەرامبەری بە زێدەی واتقوا الله لعلكم تفلحون لەخوا بترسن بۆ ئەوەی سەرفراز بن یعنی گەر ڕیبا بخۆی سەرفراز نابی ڕیبا هۆکارە بۆ تێکدانی کۆمەڵگا ڕیبا دوو چین دروست دەکات چینێکی کەم و سەرمایەدار دیارە ڕیبا وەک بڵێ ئارم و میکانیزمی سەرمایەدارەکانە سەرمایەدار ئامانجی چییە کۆکردنەوەی زۆرترین پارەیە سامانە گەورەبوون و کەڵەکەبوونی سەرمایە هەڵتۆقی نێتی بەسەر کۆمەلگا بڵێ هەر بزەبەتەوەیە هەڵتەقۆنتی بەسەر کۆمەلگادا هەتا سامانەکەی زۆرتر بێت بەس دەبێت خەتەرناکیەکە و ترسناکیەکەی ئیسلامیش کە حرام کردوها لەبەر ئەوەیە سینێکی کەم پەیدا دەبێت بۆ پەیدا نابێت سەرمایەکە ڕۆژ دوای ڕۆژ زیاد دەکات جیاوازی معاملە و ڕیباتیە معاملە زەرەرشی تیا و قازنجی تیا یعنی چی یعنی پارە ناو بازاڕە دەگەڕێ دەستا و دەست وەکو زنجیر وایە لەو پەڕیدینە دەچێ و دێ و دەڕوا بەناو هەموو فیل و توێژەکانە بۆ هەموو مرۆڤایەتیە شتێشکەش بەدیار دەخات جیاوازیشکەش دروست دەکات ئەویش جیاوازی تایبەتمەندی هەموو کەسەکانە ئاستی زانیاری و شارەزایی و تواناداری هەموو کەسێک لە کەسێکە جیاوازی هەیە یەکێ معاملەگەیەکی دەکات توانایەکەی زێترە توانە عەقڵەکەی و بیرکردنەوەکەی چ دەکات قازانج دەکات ئەو پارەی کە وەرگی دەچێت دەستی یەکێکە دەچێت دەستی پیشەوەرێکە بەناو هەموو بازاڕە دەگەڕێت بەڵام لە ڕیبا وا نییە وەکو ئێستای خۆمان هەڵوایە پارەکە هەموو لوش دەکرێت بۆ چێ بۆ بانقەکان خێر نایە دەکرێت بڵین پارە سامان دەکوژێ ڕیبا یان ڕیبا دەکرێت بڵین تەنها کەسێک سوودی لێ وەردەگرێت بەڵام مامەڵە هەمووان سوودی لێ وەردەگرێت هەر بزەبەوە کە مامەڵە بوو معاملە بوو ینی پارە سیولە لە بازار ڕدەمی ئەم قەیرانی ئەم دوای ئەمریکا ڕوویدا هۆکارەکەی چ بوو هۆکارەکەی نەبوونی پارە بوو لە بانقەکانە دیارە پاریوان زێتر ڤیزە کارتە تەعاملی پێکراوە لە بواری عەقارە ئەو کارە ساتەی بەسەر هات هۆکارەکەی چ بوو نەبوونی پارە بوو ئەو سیولەیە لە بانقەکە لەناو ڤیزە کارتەکانە هەبوو لە بانقەکانە نەبوو پارەی بەفعلی نەبوو بۆی ئەو قەیرانە گەوری بەسەرداهێنا هەرەوەش بوو وای کرد کە ئەمریکا ئەو پەلە پرۆزۆیە بکە و پەل بەهاوێژەی بۆ هەموو دنیا بۆ ساختکردنەوەی داهاتەکانی لە هەمووشی بەرچاوتر چەک و چۆڵەکانی کە کۆمپانیەکانی بەریانمێنیان نەبوو لە دوای ئێستا زۆر ئەکتیڤ بوونەوە لە حربی عالەمی دووەمەوە کە ئەو چەک و چۆڵە هێنای بەسەر و گوێ ئەمەیدا
وڵاتانی ئیسلامی و ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو عێراق وێران بوو ئەو سووریا وێران بوو بەڵێ چەندین وڵات هەر ئامانجەکەی ئامانجی سەرمایەداریە کۆکردنەوەی دەسەهات و داهاتە ئەنجاکە دوای دێنە سەر باسکردنی بەراوردکاری لە نێوان سەرمایەداری لەم وڵاتەی ئێمە لەگەڵ ئەمریکا چییە دێنە سەر بابەتەکە چۆن ئەمریکا یاسایەکی پارێزکاری دەکات لە سەرمایەدارەکانی کار ئاسانیان بۆ دەکات بەرامبەر بەوەی کە بڕەبازیشیان لێ وەردەگرێت بەڵامی ئێمە سەرمایەکانمان چی لێ دێ بۆ کوێ دەچێ و چێ کاری پێ دەکەوت لە بەرژەوەندی چییە وەڵاو عالم زۆر باشە ئاگادارکردنەوەی ئیسلام لەسەر ئەم بابەتە هەستیارە ئیسلام لە زۆر شوێن ئاماژەت پێکرد لە زۆر لە ئاەتی قورئاندا لە زۆر فەرموودە شیرینەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام زۆر فەقیهەکان زۆر باز لە ڕیبا دەکەنەوە زۆر لەسەر کاریگەریەکانی دەکەن یعنی پێدوان نییە کاریگەری دوورمەوداشن ڕیبا سوو کاریگەریشی دوورمەودا لەسەر کۆمەلگا جێدەی هەڵێ بۆ نمونە لەوانەیە چینێک بۆ ماوەیەکی زۆر بە قەرزداری بمێنەوە چینێک بۆ ماوەیەکی زۆر بمێنەوە وایان لێبێ ئەوەندە ئاستیان بێتە خوارێ ئاستی گشتی خەڵک بەگشتی ئاستیان بێتە خوارێ نەتوانن پێویستە تەندروستیەکانیان دابین بکەن نەتوانن پێویستی ژن و ژنخوازی و زەواز دابین بکەن نەتوانن پێویستی خوێندنی منداڵەکانیان دابین بکەن نەتوانن پێویستی زۆر لە پێویستیەکانیان دابین بکەن بەڵێ جاوەکو ئاەتە قورئانەکە لە پێشەوە کە ئیشارەشی سەریعی کردووە بەڕێ ئەوانەی کە ڕیبا دەکەن فأذنوا بحرب مع الله ورسوله باوانە بڕیار بدەن کە شەڕ لەگە خوا پێغەمبەر دەست پێ دەکەن ئەوەندە بابەتێکی خەتەر ترسناکە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ کەمترینی وەکو ئەوەیە هەفتاوەندە جارە زینا لەگەڵ داچی خۆی بکات ئەوەی کە بابی ڕیبا دەکات پێغەمبەر دەفەرمێ ئەوەی کە ڕیبایەکە دەکات ئەوەی کە دەینووسێت ئەوەی شایدە هەر هەمویان لعنەتی لێکردن بابەتێکی زۆر خەتەرناکە ڕیبا وا دەکات دوو سین پەیدا بن سینەکە بێزی لە پارە دەبێتەوە سینە کەمەکە وەکو ئێستای خۆمان دەیبینیم ئەو سینە سەرمایەدارمان بێزی لە پارە دەبێتەوە سینێکیش بێزوو بە پارەوە دەکات وەکو دەڵێ هەندێک کەس لە ژیانیدا دەیهەوێ بۆ تەنیا بنمونە لەم شەوانە لەگەڵ لای پیاوێکی بەتەمەن دانیشتبوون هەر وەک قسەیەکی خۆش زووتیان فڵان کەس فڵان کۆگای کڕیوە بە $100 ئەوە نیوەیەتی هەر نیوەی کۆگاکەی کڕیوە هەر کۆگاکەی کرد و کۆگایکی بچکۆ لەشە بەوەندێک کڕێتی میشتم ئەرێ مام فڵان کەس بەڕاستی ئەوەندە پارە هەر هەیە ینی لەبوون داشتیوە هەیە وجودی هەیە منچکە نازان نەمبینیوە نازان وەڵا هەر ئاواش نەمبینیوە ژوتی وەڵی لای ئێمەشتیوا دەست ناکەوێت ینی نییە هەندێک کەس ینی بۆ نمونە هەر پێی وایە کە ڕقەمەکەش نییە باشە بەڵام هەندێکی شەوە تۆ دەڵێ قێزی لێ دەکاتەوە لە پارە ینی بۆتە شتێک بەڵام یەک شتیش هەیە چاوی مرۆڤ هەرگیز پڕ نابێتەوە مرۆڤ هەمیشە دەڵێ هەر بابێ و زیاد کا و هەمیشە زیاتر بێ ئەگەر قەناعەتەکەی بۆ دروست نەبێ قەناعەت و کەنزون لا یافنەگە قەناعەتەکەی بۆ دروست بێ ئەو بچاوی تێر بگە قەناعەتەکەی بۆ دروست نەبێ بەڵێ هەر هەڵپە دەکاو دەڵێ بە سەرمایەکەم زیاد بکاو زۆر ببێ لە پێناوی پارەدا هەموو شتێک دەکات هەموو وەسیلەیەک دەگرێتە بەروەکووان ئێستاکە دەیان بینی زۆر باشە خراپیەکانی ئەگەر ویستمان باسی خراپیەکانی ڕیبا بکەین و کاردانەوەکانی لەسەر ژیانی کۆمەلگا بەگشتی بکەین بەڵێ کاردانەوەکان لەسەر تێگەڕای بوارەکانی ژیانی کۆمەلگا یان بە کورتە بێت تێکدانی کۆمەلگا بە هەموو بەشەکانیەوە بەڵێ یەکەمیان نێشتنی پارەیە لە بازار و مامەڵە و کردن و فرۆشت پارە نامینێ پارە نایەڵێ کە پارە نەما لە بازاڕە مامەلەکان ڕادەوەست ژیان ڕادەوەستێ ئێستا بە موچە دەگوترێتی بە عەرەبیەکەی معاش یانی چی یانی عەیش ژیان بەڵێ یانی ژیان یانی بژێوی ژیان بەڵێ دوایی نەهێشتنی قەرز نایەڵێ زەمانەتە چی ئێستا بۆ مەبلەغە پارێک لە من داوا بکەی کە من دەیەوە هیچ نییە قەرز نامینێ ئەوە کارشکە بۆ ڕاگرتنی ژیان مع العلم لە ڕووی لە زانستی ئابووریدا قەرز یەکێکە لە بنەماکانی گەشەی ئابووری کە تۆ کەسێکی کە سامانێکی زۆرت هەیە دەتوانی ئەو سامانە کۆت کردوێتەوە بەڵام توانای بەگەڕخستنی زۆر نییە کە بەڵام کەسێک توانای بەگەڕخستنی هەیە بەڵام سامانەکەی لەبەر سەرماکەی لەبەر دەستدانیە ئەمیان بەگەڕ دەخاو بە قەرز لێ وەردەگرێ و لەوانەیە هەردوو لاشۆکو دەڵە قەرز دوو ماڵان ئاوادان دەکاتەوە هەردوو لاش دەی سودمەند ببن بنەماکانی بەرهەمێنیە چوار ڕەگەزمانەیە کار و زەوی و سەرمای و ڕێخستن
جا دەکرێت هەر یەک لە زۆرجار بازرگانی نێوان وڵاتانی لەسەر ئاساسە دەکرێت بەهرەمەند بوون و توانەداری هەری لە وڵاتەکان لە یەک لەو بنەمانە یان کارە یان زەوی یان سەرمایان ڕێخستن یا دەستی کرێکاری زۆر هەیە یا زەویەکی بەپیت و لەباری هەیە یا سەرمایەکی زۆری وەکو جەناب باس کرد ناتوانێت کاری پێ بکە ئەو وڵاتێککە کاری پێ دەکات یا کەسێکی ڕێخەر و عاقڵمەند و بەتوانێت وەکو وڵاتانی یابانی کە دەتوانن چۆن کاری ڕێخستن چۆن ئەو دوو توانایی مرۆڤ و مادە ڕێک بخەن بۆ زیادکردنی بۆ نمونە ئێستا زۆر وڵات سەرمایەکان هەیە بەڵام دەستی کاریان کەمە دێن لە وڵاتانەی کە خاوەنی ژمارەی دانیشتوانی زۆرن و دەرچووی زانکۆکانیان زۆرە دێن لەوێ دەتوانن لەوێ بەڵێ سەرمایهداری دەکەن و کۆمپانیا گەورەکان بۆ نمونە کۆمپانیای دروستکردنی ئۆتۆمبیل توێتا لە ماوە بڕیاریدا لە سعودیە یەکێک لە بەڵێ لقەکانی دەکاتەوە هۆکارەکەی ئەوەی کە لەوێ دەستی کار زۆرە دەتوانێت سوودیان لێ وەرگرێت بە کرێکی کەمتر زۆر دامەزراندنی سوقی ئەوروپی مشترک لەسەر بنەمایە لەسەر بنەمای جیاوازی ئەو چوار بنەمایی بەرهەمێنان هەرێک لە وڵاتەکان بەهرەمەند و بتوانن لە یەک لەو ڕێگەزانە هەمیان دەتوانن کارێک چاکۆن یەک بازاریان دروست کردووە زۆر باشە باسی خراپیەکان باسی ئەومان کرد کە پارە ناهێڵێت دوای نهێشتنی قەرز نایڵێت دواتر نهێشتنی خێر و چاکەکاری ئاساسەکە و وەک دەڵێ بنەمای بە هاوڵاتی بوون چییە؟ پارەیە سەرمایهداریە هەر کەس ئێستا وای لاتۆ لە وڵاتی خۆمانە سەرمایهدار بە پێی بوونی سەرمایەکەی سنگ و وەزنێکی پەیدا کردو نا ئەو کۆمەلگایە ئەو بۆتە ئارم و نیشانە و پێشکەوت و پیاوی بەڕێز و پیاوی چاکەکار و پیاوی لە پێشینە و پیاوی قسە لێوە گیراوە ئەگە پیاوێکی خراپ و احترامن بەدڕەوشت و کەم توانە و کەم زانست و کەم زانیاریش بێ وەکو دکتۆر عەلی شەریعەتی باسی دەکات بەڵێ وەڵار بۆ نمونەیەکی خۆش بام جارێ باسی ئەوەی کردەوە دانیشت لە مەجلیسێکە وتی کاکە ئێستا وای لاتەوە گوتی بە بازاڕ ئەگەر بزنێک بەری احترامن هەندێک پارە بە قۆچی و کەم خەڵکبانجی دەکەن لەبەر هەستن کاک بزن فەرموو ئەوە لێت ئێستا بۆتە پێوەرەکە بۆتە چی بۆتە ئەو سەرمایە کەواتە قەرز نادات قەرز ناهێڵێت و خێر و چاکەکاری ناهێڵێت کە پێچەوانەی شەرعی ئیسلامەکە دەبێتە هۆی دروستبوونی تەبایی و خۆشگوزەرانی و سقە و متمانە لەناو تاکەکانی کۆمەلگا کە ئیسلام داوای ئەم بوارە دەکات دواتر دەبێتەوە کارێککە نێشتنی داهێنان و بیرکردنەوە پیشەوەری ئێستا لە وڵاتە وای لاتوە کام پیشە بکەی داهاتەکەت مسۆگەرە هیچی نییە کامیان بکەی قازم دەکەی بۆ نمونە ئاژەڵداری بکەیت ئێستا ئاژەڵێکت کڕیوە بە مەبلەغە پارێک مانجێکی پێدەچێ خۆت و ئامادەکە بۆی قازم بکەیت بەڵام پارەکە لە بازار دووبارە کەم دەوێتەوە بانکەکان دەیبن دەیدزنەوە هەڵی دەلوشن دەیبن بۆ بانکەکان پارە نامینە کە پارە نەما خواست کەم دەبێت کە خواستکەم بە ساڵی و کەلوپەلا دادەبڵێت کابرای کشتیار زووتر ئەو هەموو ئالیک و بەخێوکردن و حەوانەوە و لە وەڕانەی ئاژەڵەکەی کردووە لە ئێستا دیسان زەرر دەکات لە باتی ئەوەی قازان کا زەرەرکە دەی باشە دەچێت پیشەی فیتەری دەکات دەچێت پیشەی مامۆستای دەکات دەی کاکە من ئێستا لایکەم 2 میلیۆن ماستا 500,000 وەردەگرم چ پیشەیەشکە بکەم تازە فرێت پیشەیەشکە دەکەم تەمەنم ڕۆشت لە هەر پیشەیەکە هەر کەسێک کارێک دەکات دەزمایەکەی پوسە لە بەوەی پارە نامینێت ڕۆژ لە دوای ڕۆژ کەم دەوێت کە نەما خواستش کەم دەوێت کە خواستش کەمی کەواتە ئەو پیشەوەرە زەرەری کرد کەواتە ڕیبا کاریگەریە لەسەر چی لەسەر نهێشتنی داهێنا چ داهێنان دەکە وەکو نەزەرێکمان هەیە لەسەر دروستبوونی کەسایەتی کەسەکان یەکەمیان چییە یەکەمیان دابینکردنی پێداویستە فیسیۆلۆجیەکانە پێداویستە سەرەتەکانە کە پێداویستەکان دابین کرا ئەو دا ئینسان بیر دەکاتەوە بەڵام کەم مەشغوڵ کرایە بەس بیر لە پێداویستەکان کردەوە فریا هیچ کە ناکرد وەکو نەزەریەکە هەیە باسیەوە دەکات ئەگەر دەتەوێت لەناو هەر کۆمەڵگەیەکە بژێی لەسەر کەوڵی ئەمە بەستی بەڵێ ئەو کۆمەڵگەی وەکو مشک تەماشاکە بەڵێ مشک گەر بێنی بیکەی ناو گونیەکەوە ئەم سەرۆسەری ببەستە پێچی دادا بەس بیر لەوە دەکات خۆی بگرێتەوە بەڵام ئەگەر پێچی دانە لە غازەکە گونیەکەون دەکات دێت دەڕێ ئەمانش ئەو قەیرانانە ئەو دروست دەکەن ئەو هۆکارانە بەکاردێنن بەس بۆ مەشغوڵکردنی و چاوبەستەیی و وەکو احترامن وەکو مشکیان لێکردین بەس بەوەی بیر لە خۆ بکەین بەس نەکەوینە خوارەوە و نەمرین مامۆستا خراپێکی دیکە ئەگەر بەڕێزت نازانم ئاماژەی پێ دەکەیانە بەڵام ویستم لە ڕووی کەمبوونەوەی ڕێژەی زەواج ئەگەر زەواج لە کۆمەلگادا ڕێژەی زەواج کەم بێتەوە
ئاستی تەعەدا لە ناموس و ئاستی چاوتێبڕین لە ناموسی یەکتر و کەمبوونەوەی وەچە کە ئێستا زۆرێک لە وڵاتە ئەوروپیەکان گرفتیان هەیە کە دەڵێن ئەم وڵاتیان ئەم شارە وڵاتە بوو بە وڵاتێکی پیر ئەم شارە بوو بە ئەڵمانیەکێک لە هۆکارەکانی وەرگرتنی ئەو هەموو لاجئە چ بوو ئەوەی بوو کە کۆمەلگایەکەی بەرەودا ڕوخان بوو کە پێویستی بە دەستی کاری تازە هەبوو و پێویستی بە گەنج هەبوو بڕیاریدا ئەو هەموو سەدان هەزار خەڵک وەربگرێت. قوربان هەوەرە هۆکارەکە ئەم هۆکارێکە لێرە بەکاردێنرێ هۆکاری چی بۆ هۆکاری بەکارهێنانی چینی گەنجە سەرکردنی چینی گەنجە بۆ مەرامی خۆی و پێ دوایە ئێستا هەموو گەنجە و هەموو حەزبەوە ناکە خێزانێک پێکەوە بنێ ژن و ژن خوازی بکات بەڵام بە چی بیکات چۆنی بکات ئەی چ بکە ئەی چۆنی بەکاربێن بۆ مەرامی خۆی بڵێ چاچی کردووە دەسەڵاتی سوارەوی بۆ بەکارهێناوە دەستگای ڕاگەاندنی بۆ بەکارهێناوە پارتی سیاسی هەیە لەم کوردستانە ئەگەر پێت بڵێم قەناعەت دەکەی 20 تەلەڤیزیۆنی هەیە ئەگەر خەڵک نەبن نزیک بە 20 تەلەڤیزیۆنی هەیە 20 تەلەڤیزیۆن باسی تێ دەکات باسی کلتوری کوردایەتی و ڕەسەنایەتی و میوانداری و ئازایەتی و شجاعەتی و جلو بەرگە ڕەسەنەکەی کوردی و ئازایەتی و دڵسۆزیەکەی بۆ خاک و نیشتمان باسی ئەوە دەکات خێرخوازیەکەی و هاوکاریکردنی یەکتری و بە هەرەوەزی کارکردنە بەس باسی فیلمی مەدەبلەزی تورکی ساقیت کە بۆی هێنای پەخشی دەکات بەس بۆ سەرکردنی گەنجەکانە ئەو وەسیلە بەکاردێنێ بۆ سەرکردن بەندکردنی گەنجەکانە بۆ سەرقاڵکردنیانە تەنها بە غەریزە شوێنی بۆ دامێک قوربان ئەو پارەیە کە دەبردێتە دەرەوە بلۆک دەکرێت کە دەرەن بلۆک دەکرێت زۆر ڕاستە یەکەم جارێک بلوکی دەکەم بە دۆلار دەیبن بۆ بانکەکان بۆ سوو فایدە و ڕیبا جارێککە ژێر دەیکەنە بلۆک بینای پێ دروست دەکەن ئەیش هەر بۆ مەرامی کاری تایبەتی خۆیان بەکاری دێنن بۆ ئەو دام و دەستگا و ڕاگەاندانە و شوێنی ناشەرعی کە دەبینن لە هەموو شارەکانی خۆمانە چەند دەستگای ناشەرعی تێدایە کە بەکاردێن لە بەرژەوەندی ئەو دەسەڵاتە سەقەت و دەسەڵاتە لار و لوێرە و دوور لە هەموو سیستەمێک و یاسایەک مامۆستا دەمە یەک پرسیار بکەم بەڕاست ئەگەر قسە لەسەر ترسناچی ڕیبا بکەین لەو سیستەمەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە ئەگەر ناوی بنین سیستەم ئەگەر ناوی بنین بێبەندوباری لە ڕووی لە هەموو ڕۆکانەوە بە تایبەت لە ڕووی ئابوووریەوە تێکەڵا هەر شتێکی ناو لێدەنەی بەڵام ڕیبا لەسەر ڕێنمای لەسەر ئەو قسانەی بەڕێزەدە ڕووکردنەوەی پێشکەشت کرد ناکرێ بڵین مەترسیەکەی زۆر زیاتر لە مەترسی مادە هۆشبەرەکان لە مەترسی تیرۆر لە مەترسی چیچی چونکە کۆمەلگا لە ئایندێکی ئەگەر نزیک مەودانە بێت لە دوورمەوداشدا کاردانەوە شوێنەوارێکی زۆر سلبی زۆر نێگەتیڤ لەسەر کۆمەلگا بەجێ دەڵێ بە تاکید وایە نەبوونی پارە نەبوونی ژیان وا لەکای ئینسان دەست بۆ هەموو بوارێک بێت دەست بۆ هەموو کارێک بێت بۆ نابێتە هۆی دزەکردنی دەستی بێگانە بۆ ناو وڵاتەکەمانە بۆ نابێتە هۆی بێمتمانەی هاوڵاتیانی ئەو وڵاتە بەم خاک و نیشتیمانە چێتە ئێستا ئینتیمای بۆ وڵات و نیشتیمانە هەبێت خەڵک وا دەبێت بە حەشتی شعبی لەبەر چێتی بۆ پێدوانێ و خاکەی خۆی خۆش بێ دەروا وا منفەزێک نەماوە کە دەستی بۆ نەبات دەیە بژیات کەوتۆتە ناو ڕووبارێکەوە هەر کەسی دەستی بۆ بگرێ پوشێکی دەستی بۆ دەبات دەیە بەس ڕزگاری بێت لە نەمردن خۆی و خێزانەکەی ژیان و بژێوی خۆی و خێزانەکەی دابین بکات ژیان نەماوە بۆ مەگەر چێ دەتوانێت ئێستا مزاهرەیە بکات لەم شاری هەولێر چێ دەوێت خۆ پیشاندانکە خۆ پیشاندان یانی چی یعنی پیشاندانی نەهامەتی و نەکبەتی و فەقیری و نەداریەکەی خۆم کاکە ئەو وەزعەکەمە ئەوەش دەی قبوڵ ناکەن زمانی دەبڕن هەر قسەیش خۆ دەسەوە لە ماوەی بڵاو بەنازم جا چەندە ڕاستە باسی ئەوەکە کە دەرێ کابرایەکی هەولێری دیار بەحەقەت لێرە ڕێز و حورمەتمان ئێمە بۆ هەموو خەڵکێکی وەکو بڵێ ئازادیەکە لێرە زۆرترە مەبەستم لەسەر ئازادیە دەرێ کابرایەکی هەولێری نەخۆش دەبێت دانیشتووای دیارە دێشێ دێ بە هەولێر بۆ لای دکتۆرێک بەلای دکتۆر ئەو علاجیە و دانم بۆ بکە و بۆ ماڵکێشیان بۆ پڕکەوان بە حالەتێک ئەی دەرێ بۆ کاکت لە کوێ دەرەوە لە هەولێر باشە لە هەولێر ئەم دکتۆرە چاکایە ئەی بۆ لێ چارەسەر نەکەن دەرکاکە بۆ هەل لە هەولێر کەس دەوێت دەمی بکاتەوە زۆر باشە مامۆستا گیان دەمەوێت باسی بابەتێکی تر بکەم کە ئەویش کە پێم وایە کە بابەتێکی گرنگ و بابەتێکی هەستیاریشە ئابووری هەرێمی کوردستان ئێمە باسی ئەو قوتابخانانەمان کرد ئەو سیستەمانەمان کرد ئێستا ئابووری هەرێمی کوردستان دەکەوێتە ناو کام سیستەمەوە کام چوارچێوەوە
بەکام پێڕەوە سۆسیالیستیە سەرمایەداریە تێکەڵا ئیسلامیە کامیانە بەڕاستی لە کامیانە زێ دەبێت وڵا ئەوەی کە تۆکو توێژەرێک وەکو ئەوەی کە ماستەرت هەیە لەو بارەدا لە کامیان بڵێ نزیکترە لە نظامی سەرمایەداری بەس سەرمایەداری چۆن هەردەبێ بەرگێکی سەرمایەدانیەک ینی کەرتی تایبەت بەڵام ئەوی کەرتێکی زۆر تایبەتە دەکرێت بڵێن سەرمایەداری بە مۆدێلێکی کوردستانی فۆرمولەکردنی بەپێی عەقڵیەتی و بەرژەوەندی ئەو کەسانی کە ئەو وڵاتە بەڕێوەدەبن بۆ پاراشتنی بەرزەوەندەکان و سەرمایەکانیان و بردننی بۆ وڵاتان و بۆ بانقەکان ئەگەر لێم پرسی بۆ کەرتێکی تایبەتە کەرتی تایبەت سۆسیالیستین سەرمایەداری کەرت تایبەت بۆ ئەو تایبەتە من جواب دەدەم دەڵێم لەبەر ئەوەی لە کەرتی تایبەتە لە کەرتی سەرمایەداریە ڕاستە کاری سەرمایانەوە دەکرێت و هەتا ئەو پەڕی سنوور دەوڵەت و باسمان کە دەوڵەت یارمەتی و هاوکاریشی دەدات لە کاتی تەنگژە و قەیرانی دارایی و ئابووری هی سەرمایەدارەکان و سنووریشی بۆ دیاریکردن کە سەرمایە دەکەن کە کاری سەرمایانەوە دەکەن هەتا سنوورە و بازیش و دەرامەتیشان لێوە دەگرێت لە دەوڵەتی سەرمایەداریە تاکەکان سنووریان هەیە کاری سەرمایانەوە دەکەن هەتا حدودێک و ئامانجیشی گوتمان کەرتی سەرمایەدار چییە بەدیهێنانی زۆرترن بڕی قازانجە ئەو کەتانێک کە قازنجی لێ ناکاتەوە چی لێ دەکرێت دەبێت دەوڵەت ئەنجامی بدات دەوڵەت بەس لەچی ئەنجامی بدات لە پارەی باز و ڕسوم و زەریبەی ئەو کەرتی تایبەتیانەکە لیان وەردەگرێت و هاوکار و یارمەتی دو هاوکاریشان دەبێت ئەوکو باسمان کرد کە ئێستا چۆن بەتە هاوکاریان هاتوون هەموو دنیایان کاول کردو بە ساکردنی چەک و چۆڵەکان دەڵێن لەسەر ڕاستکردنەوەی ئابووریەکان پاسپۆرتی بەریتانیە نووسراوە لە هەر جێکی ئەم دنیای بێ ئێمە پارێزگاری لێ دەکەین بەڵام لەسەر پاسپۆرتەکەی ئێمە نووسراوە کە ئەگەر ونیکێ غەرامەکەی ئەوەندەی و ئاوا لێ دەکرێت تەبەن ئەمە بەراوردێکی جوانە بێگومان لە بەرامبەر ئەو باجەی کە هەموو هاوڵاتیەک لە وڵاتانی ئەوروپی خۆراوە غەربیدا و سیستمی سەرمایەداریدا لە بەرامبەر ئەو خزمەتگوزاریانەی کە پێیان دەگات ڕسوماتێکی زۆریشان لێوەردەگیرێت ڕسوماتیان لێوەردەگیرێت باجێکی زۆر زمانیشیانەیە زمانیشی اجتماعیانە زمانێکی سیاسیانە زمانێکی دەولیان هەیە دوایی بە پێی خواست و ویستی دەوڵەت ئاراستە دەکرێن دەوڵەت ئاراستەیان دەکا کە لەو بوارەدا ئەو کەرتیان پێش بخەن پێویستمان بۆ زۆرە بەروبمانە ئەو بەروبما کەم بەکاربێنن ئەو بەروبمانەی کە کاردانەوەی هەیە لەسەر ئاستی ئابووری وڵات کە بژێوی ژیانی خەڵکی زیاتر پێویستی بەو کەرتانە یعنی ئەوە نییە عشوایی بۆ خۆی لە چ بوارێک کەردەکا و چ بەرهەمێک بەرهەم دێنێ نا دوایی کواڵیتی خۆیە یعنی بە کورتیەکە یاسایەکەیە لەسەری دەڕوە زۆر باش ئێستا بازرگانەکانی ئێمە بازرگانەکانی مە ئەو سەرمایوە گەڕی دەکەنەوە ئاڵو گۆڕی دەکەن هیچ سیستمێک هەیە بۆی کە پێیان بڵێ ئێوە بەم شێوەیە کار دەکەن بەم شێوەیە کار ناکەن ئەوەی کە تۆ ڕۆژانە دەیبینی ئێمە بەردەوام لە ڕاگەیاندن ئەمە تەرخ دەکرێت لە سەردەمی هاوڵاتیانەوە لە سەردەمی خەڵکە شارەزاکانەوە هەمیشە دەڵێن ئەوەی ئێمە دەیخۆین بەردەوام ژەهرە چونکە تۆ لە هیچ خۆراکێکە لە وڵاتانە دێ لە وڵاتە ئەقلیمیەکان دێ هەمیشە دانەوێت ئێمە پەرد بین لە ناوخۆماندا دایانە ئێمە گەلێکی نەخۆش بین تەندروستیمان ناجێگیر بێ بۆ هی عقلیشمان ناسەلیم بێ وەنی دەڵێ العقل السەلیم فی الجسم السەلیم عقلی تەواو لە جەستە و تەندروستیی باشدایە ئەومان نەبێ خۆراکەکان ئەوجا لە ناو خۆ ئەو شتانەی مادەخاوەکانیش هەر لە وڵاتانەوە دێنرێت لێرە بەرهەمی دێنن دیسان مادەیەکی کوالەتی خراپ دەرخواردی دەدەن یان لێ ناشارمەوە ئێستا من ئەو خۆراکارەی دەیخۆم بەڕاستی لە هیچ چارەمین نیم نازانم تۆ ژوایانە وڵا بەتەکید منیش هەروام و هەلە واقعیشا بۆ ڕاستیکە شێوایە ئەوان لە پێناوی بەرژەوەندەکانی خۆنە بەرژەوەندی سەر و سامان و سەرۆتەکانیان هەموو کاریشێکۆ لە هیچ سیستمێک جێی نابێت و سیستمی کاری پێ دەکرێت مەگەر لە سیستمێکی بخوان داتاشە دیوەخان مەبەستم دیوەخانی باش نییە دیوەخانی خراپەکان دیوەخانی باشمان هەیە حەماغای گەورەی کۆیمان هەیە ڕەحمەتی خوای لێبێ کاکە زیادمان هەیە بۆ خۆیان بەدەستی خۆیان فەقیریان لە هەژاری و لەنداری ڕزگار کردو بۆ خۆیان پارێزگاریان لە هاوڵات و ڕائەتی ئەو ناوچانە کردووە یەکەمین پێشمەرگە کە بۆتە پێشمەرگە هی ئەو دیوەخانە کوڕی کاکە زیادی کۆیە مەحموود ئاغایە ڕەحمەتی خوای لێبێ یەکەمین پێشمەرگە بووە گەورە هەموو سەرۆت و سامانی خۆی لە پێنا ئەو خاکو نیشتمانە سەرف کردووە بە هەدەرداوە و خستۆتیە خزمەتی گەل وڵاتەکەی یعنی ئەوەی ئەوانە دەیکە نازان پێوەرێ دەمێ منش بکڕم بۆ پێوەرە بەڵام پێوەرەکەم دەست ناکەوێت تا ئێستا لەو توێژینانی تۆ بەدوای داگەڕاوی دەست نەکەوتووە دەستم نەکەوتووە توێژینەوەکەیم خۆم بزەبت ڕیساڵی ماستەرەکەم لەسەر ئەوە بوو تەسیراتی دەخل لەسەر گەشتیاری
کێشەیەکی زۆرم بۆ دروست بوو داتام کۆ کردو لە هەر سوار محافەزەکە و ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین داتام نەتیجەم دوای تەحلیلکردنی بە نیزامی SPSS ئەحسایی دەرکەوت کە گەشتیاری دەخل تەسیری لەسەر گەشتیاری بۆ خۆم شۆک بووم و لێژنەی سەفەرشیار تەسیری نییە بەڵێ داهاتی تاک بەبەستە داهاتی تاک بڵێ شتێ زیاد ناکا بەوەی گەشتیاری ینی کەسێک خۆ معلومە جەنابتەگەر کەسێک پارەیە بێ گەشت زۆر دەکات هەتا زۆرتری زۆر گەشتەکە ئەگەر نەبێ گەشت ناکە ئەوێ لێ پێچەوانە نتیجەکەی دەرچوو گوتیان ئەوە شتێکی غەڵەتە پێچەوانی قانونی یاسا بڵێ وتم ئەوە هۆکارەکەی زانن چیە گوتیان چییە گوتم هۆکارەکەی ئەوەیە 100 ساڵەیە قەرنە ئەو میلەتەی ئەمە لە نەهامەتی و نەخۆشی و نەکبەتی دەتێتە لەناو شەڕ و جەنگ و جۆڵە تەنیا بە دوای ئەوە منفەزەکە دەگەڕێ تۆزێ بڕواتە دەرێ مێرشی وەک دەڵێ ڕێفرێش بێت تۆزێک ئارام بێتەوە لە دەروونا زۆر نامڕتاح و نائارامە شەکەتە کوردەواری وتی شەکەتە گوتم بیستومە زیرانی خۆ من ئاگادارم غازی ماڵی فرۆشتووە بەس بکە سەفرێکی پێ کردووە گەشتێکی پێ کردووە هۆکارەکەی هەر ئەوەیە زۆر باشە لە هەرێمی کوردستان چەندین کۆمپانیا و دامەزراوە دروست بۆ پارە بە قەرز دەدەن بە هاوڵاتیان بە ناوی ئەوەی داهات و سوود و قازانجەکەی بۆ پرۆژەی خێرخوازی خەرز دەکرێت ئەمە تا چەند ئەمە لەسەر ئەو بابەتانە ئیش دەکەن لەسەر بابستی سوود و ڕیبا پەیوەندی بۆنەوە هەیە ڕێک پەیوەندی با بابەتەیە کام بانکەیەکا و دەستگای خێرخوازیەکە و دەستگای بەرهەمهێنی کە پارە بە خەڵکی دەدا بە قەرز بازی نەخستێت سەری تەنها مەبەستی هەڵدوشینی ئەو داهاتەکەمەشەکە پیانە بەڵێ تەنیا مەبەستی بەگەرخستنی ئەو پارە ناشەرعیەی خۆیانە بۆ معلوماتیش ئەو پارە ناشەرعیانەی کە ئێستا زۆر کاری چەند ساڵێکە کاری لەسەر دەکەن دانەوەی چیلەکەن سپی بکەنەوە شەرعیە بیکەن بە ناشەرعیە بیکەن بە شەرعی لەکوێ لە گازینەوەکانی بۆ نمونە لە قوبرس ساخکردنەوە سپیکردنەوەی پارەکانیان چونکە لە وڵاتانی ئەوروپی ناوڵاتی خۆمان دەست هاتێکت هەیە سەرمایەکە تێ دەبێت مەزدەر و سەرچاوی دیار بێت بزانە لەکوێ هێناوتە بزانە لەکوێ هێنا ناگونجێت تۆ سەرمایەکی زۆر لە شەو ڕۆژێکدا هەڵتۆقی وەکو دوومەڵ بەڵام نەزانن ئەمە بەچی هۆکارەکەی چییە بەڵێ بێگومان جاوانە بۆ دانانی ئەو دیاریکردنیەوە ئەو غەسی لە ماڵش دەکەن ئەو سپیکردنەوەی هەڵبەت کاتی بەرنامەکەمان کەمە ماوە ئەگەر تۆ بابەتێک باسێکت هەیە بە کورتی باسی بکەی باسمان نەکرد بێ وەگەرنا بێگومان ئەمە بابەتێکی زۆر فراوانە و زۆر هەڵدەگرێەوە پێویستیشی بەوەیە لە زۆر لاوە قسەی لەسەر بکەین وڵا هەروەکو پەیامێک هەروەکو بە ئاگاهاتنەوەیەک بۆ هەموو ئەو کەسە بەڕێوەبەرانی ئەم وڵاتە بەڕێوە دەبن کە ناوی چی لێدەنی بەهەر سوار دەسەڵاتەکەیەوە کە بەداخەوە هەتا ئێستا هیچی لە بەرژەوەندی خەڵکی بەکارنێنەوە چ دەسەڵاتی یاسایی کاتێک یاسادار دەکات لەگە بەرژەوەندیەکەی خۆیان نەگونجێ وەلای دەنێت دەری دەکات دەڕابەکەی لەسەر دادەخات وەکو بینیمان ئەگەر یاسایەکەشی لە بەرژەوەندی ئەو بەڵێ ڕاستە مۆریش پێ ئەوەی لە بەرژەوەندی ئەو ئیشکە پیاوی چاکە ئەوەی لە بەرژەوەندی ئەو ئیش نەکات بە قازانج و بەرامەکانی ئەو نێتەوە مۆریش لە دەوە تیرۆریستە ئەوە خراپەکارە زۆر باشە پرسیارە بکەم زۆر باشە دەمەوێت پرسیارە بکەم ئێستا تۆ پێت وایە دام و دەستگایەکانی ئەم وڵاتە لە ڕووی ینی دەکرێت بڵێن سیستمی دادوەری تا لە ڕووی سیستمی جێبەجێکردندا دەسەڵاتی جێبەجێکردنە پێ دەسەڵاتی چوارەم و ڕاگەیاندن ینی دەتەوێت بڵێ ئەمانە هەموو لە خزمەت بە شەرعەنەکردنی یان بە شەرعیەت پێدانی قازانج و سەرمایەی کۆمەڵێک سەرمایەدار و کۆمەڵێک حیزب و دەسەڵاتدا کوردستانی کوتومت بەڵێ هەر بزەبت وایە هەر سوار دەسەڵاتەکە دەسەڵاتی یاسایی بۆ ئەوەی دەوێت یاسا دەرکات بۆ بەرژەوەندەکانی خۆی هەتا ئەو کاتەی بۆ برەوپێدانی ئەو ڕیبا و سوێی کە جەناوت باس کۆکردنەوەی سەرمایەکەیان دروستکردنی هەیمەنەوەکو یەهودی بەسەر هەموو عالەمە بەهۆی سیەوە بەهۆی سەرمایەکانیانەوە دەسەڵاتی تەنفیزی کاتێک سوڵتەی تەنفیزی و جێبەجێکەر پیاوێکی چاکە ئەگەر کارەکانی ئەو جێبەجێ بکات ئەگەر لەگە بەرژەوەندەکانی ئەو تێک بێتەوە دەسەڵاتی ببوورێ دەسەڵاتی یاسادانە دەسەڵاتی قەزایی بڵێ دیارەیش هەبوو بەرژەوەندیوانە ئەوەی گچکە بێ وەکو تۆڕەکە ملی دەگرێ و پێوە دەبێت کلچی باددا ئەوەی کە گەورەش بێت تۆڕەکەش لەگەڵ خۆی تحمل ناکات تۆڕەکە وە دەسەڵاتی ڕاگەاندنیش دەبینی خۆمان بە چای خۆمان دەبینیم پارتمان هەیە وەکوت باسم کرد ژماردم 20 تەلەڤیزیۆن هەیە مەسروفاتی ئەو تەلەڤیزیۆنە
بەکارهێنانی تەلەڤیزیۆنە بۆچیە بۆ تەقدیرکردن و سەرکردنی هاوڵاتیانی ئەو هەرێمەیە باش بزانم. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا دڵشاد ئەحمەد شەریف ماستەر لە بواری ئابووری و دارایی نێودەوڵەتی. کاتەکە لەو دیوە پێم دەڵێن دەمێکە دەڵێن کاتەکەتان تەواو بووە. تەورەی بەرنامەکەشمان ئابووری هەرێم لەبەر دەرگای سوخۆریدا زۆر سپاس دەکەین کە بەڕێستان لە بەرنامەی باسخواز ئەمڕۆ ئامادە بوو. سپاس دەکەین. زۆر سپاس. بینەرانی بەڕێز خەتار لەگەڵ.